بله تماشاوان هیجا دو هفته زیده ترنکو خو پیشاندان لروجاوای کردستانی تین لدارخستن نرخی سوتمنی حاتیه بلند کرن به آوائه کی کو اجصدی 400 حاتیه بلند کرن اوه یکی جی کارگریه کی گلکی زیده لبازار هر وحالو ولاتیان لروجاوای کردستانی کریان. نزار موسی اندامی کمیته سیاسی پارتیا یکیتیا کردستان سوریه جوینا میوانی من سلاف بوده که نزار دو هفته زیده ترن خلق وی بریاره ریو بریا خسر قبول ناکد بیجی یعنی تو منطق تیده تنیه استادی 400 بلند بکن کو روشا آبوری جخوا خرابه لروجاوای کردستانی روشا ولاتیان جخوا خرابه و زیده کرنا نرخ سوتمنی کارگریه لهر تشتی دکه نرخان دینات وی درباره ده بکر دم باش شخوش بوی زیده کرنا بهای مازوتی و بها کرنا او تشتین کو دیلی جیان خلقی پی رو زحمتی تکشاندن یعنی او جه پرسه براستی چلو سرانسری سوری لهر درک السر جغرافیا سوری افکی شهنی هیا جبر ایرو ریوبرین و دورید سوری بریو دبن نگها نوی آستاکو کاربن اولیه آستاکو هم بیجن و سیاست راستقینه لهر دورکی بجیبینن جبر ولوجی افکیشه جوار و بریه وارتینا آوا کرن و تنه نکاربن دوار آبوری دا او کریزو او کیشا دبن السدم کو او جی ویجا او ریبریجی وی کیشا خو تاویجنا سر ملی ملطی کو الواد ورا دجی اف سرانسری سوریا لدفرا کو ایرو کرد لی تید دجین او جی یعنی دفرا کا وکو کو هر کس جیزانه ایرو او مازوتا کلویدری تی چه کرن جی برنگ کی محلی تی چه کرن نه برنگ کی کوش درو تی کو بام بیجن بهایوی تی گران کرن و او کرن دباوریا مدا او جی تشتکا بدست تی کرن ببریار تی کرن او جی بارکی مزنت کوي سر پشتا خلک مدا یعنی چلو کوم بیجن مازوت تی گران کرن ولو بهای خوارنه تی گران کرن ولو بهای درمانه تی گران کرن بهای خدمت چاندنی تی گران کرن بهای واتشتا تی گران کرن کو ایرو خلق ایرو عاجزی کل دوری چید به و خلق نما کاری جیانا خو رنگ کی نورمال بریود به جبر ولوجید به صدمه ک سرکه کو ایرو خلق ما بری خودنا کوچبریه و خلسینو را ددن و برنگ کی ناراضیبون اجدب ولات خو و عرض خود بردن یعنی افتشتاکو ایرو تی زمان یعنی ام دبینن وکو دوا دیمنا دجی یکون حال سر اکرانه یعنی خلق ما ناراضیبون خود دی خویا کرن آلین سیاسی کو دوری دا هر انجمن اجتماعی کردی به و هر خلق دوری درکبنا خو پیشندانه دنگ خو بلند کن دخوازن اف باریکو روبرو السر ملي واتي كرن او بار السر ملي وارابي جيانا وايا كو برو زحمت ترتي كرن او جيان البروا حساني بكويتي دا نخاصم ايرو كو دنگن هنا يعني وكو كو بوتي كليا دبيجن سر دو دفعه يعني دفعك جي سري صدي 400 و دفعه دي جي دبريديا يعني هكر ابجي كو هر سريد باوريام ده هنگي يعني او هنگي برنگ كي كوملانا برنگ كي او تی کرن کو تنه بس بجن خلق خود در کفن هر نجدر و یعنی افجی براستی جهه نبستنه مقابنیه جهه عاجزبونه و جهه نرازیبونه خلقی تفا الدوریه که نیزار نها وکیت دیار کری نها مازوتا لروجاوای کردستانی گودی چی بازار جی مازوتا که محلیه لدوریتی در خستن آنگو باندوراج در و لسر بهایی که گرواد دنیای بها بویا امجی ام بها بکن تشتکی و ساعتی نیج خوش صدی 400 دنیای ده جناحاتیه بها کرن یعنی بازارا دنیای ده صدی 400 قط نهاتیه بها کرن جی لی پرسک کی گلک یعنی بالکیش هیا ریو بریا خسر ده بیجم ام نفته با اوه کی گلکی سمبولیک ددن رژیمه یعنی دگهین دسته رژیمه
ببهایەکی گەلێکی سمبۆلیک و تو لەسەر خەڵکێ خۆ اقتصادی 400 بەها بکێ یانێ ئەv تەناقوز ئەv ڕەوشا و یعنی خەلکێ دەڤەرێژی گەلێکی شەپرزە دکە دوێ دەربارەی دەگەر دیتناتە بگرم. بەڵێ کاک جەمال یعنی وەکو تێژی ئانی زمان یعنی دەستپێکی دەژیمە گوت یعنی ئیرۆ وەختێ ئەو ڕێڤەبەریەک و ئیرۆ نەڕاستەقینە سەرانسەری سووری تەڤایی وەختێ نکارن بەرەنگێکی خوال سەر لەنگێ خۆ بهێلن ئەڤە دبێ یا سەدەم و ئیر و وی باری تاڤژنە سەر پشتا غەیری خوا یعنی یاکو ئەم دڤر دەبێژن یعنی ئیرۆ ڕێڤەبەریە خۆسەر دەرگی هێوێ نەتەنێ ڕێجیما سووری ڕەهانە دەرگی هێوێ ئالێ ئۆپۆزیسیۆنا سووری دەژیهانە یعنی ئەو دەرگە ئیرۆ تشتە ناینەڤە شارتن خەڵک هەموو پێزانێ و ئیرۆ ئەو دەرگەهنە بازرگانیەنە ئەو دەرگەهنە تەنێ بازرگانیە بخەلکێرت کێ و یا ئەول ژێ ئەوەک و کاربێ بازرگانی کە باش شخۆرە بکێ مەودانەکە باش خۆرە بکێ نەتەنێ سەر خەلکێ سڤک بکێ یعنی دڤر دەژی ئەو خوازم بێ مەزمان دڤر دەژی ئەو مازۆتە و ئیرۆ تێ چێکردن دەڤەرێ بەشێکی مەزنجی ژوا برەنگێکی بیدایی برەنگێکی گەلێکی سیمبۆلیک تێ چێکردن و ئەو ژی جارێکە دیت بەگەری جەم ڕێڤەبەریە خۆسەر و دەستی خۆ دەینێ سەر وێژی جارێکە دیت دێ وڵات و ئان کاری خۆ پێتێکتێنێ یا دوێ بەشی دوێژی ئەوژی ئیرۆ دوا ستاسیۆنێ و ئیرۆ ئاواکردە دوا ستاسیۆنە دە برەنگێکی باش شخۆرە چێ دکێ لەوێ تەنێت خێ دبن خزمەتە کار و بارێن خۆدا بن خزمەتە ئەمبێژن عربێ خۆدا ئەوێ خۆدا یەک و برێڤەبەریە بەگرێدایی یعنی ئەڤژی تشتەکە نەڕازیبوون جەم خەلکێ چێ دکێ یا دیشی برەنگێکی ئەمبێژن قاچاغژی یا هەری باش تەمەنە گەلێکی بلند خەلکێرە تێنە پێشکەشکردن برەنگێکی و خەلک بەهای گەلێکی بلند بکرێ ئەڤژی نەڕازیبوونێ جەم خەلکێ چێ دکێ ئەv مازۆتە دەڤەرێ دەیاک و ئیرۆ ئەمبێژن مڵەتی مەل سەر بەحرەکە نەفتەیە و دەڤەرامە ئیرۆ ئەوە یاک و یا جارێ وڵاتی سووری تەمامەتی بنەفتەی خودی دکرد ئەv تشتاک و ئیرۆنها ڕێڤەبەریە خۆسەر لەسەر دەڤەرێن مەک و ئیرۆ vê نەفتە هەنێ ئەمبێژن سوودجێ وەردەگرێ و دخێ مازۆت و دخێ ژیانە خەلکێ پێ برێڤە دەبێ بڤی ڕەنگێ هەنێ منطق نابێژێک و ئەوە سەری سەدی 400 وەرێ بلندکردن منطق دەبێژێک و ئیرۆ ئەv ڕێڤەبەری گۆر مەودانە جەموێ هەیە لەسەر بەحرەکە نەفتەیە گەرە کاربێ تەمەنە گەلێکی سڤک و تەمەنە گەلێکی معقول کاربێ ئەvê ئەوە هەنێ لەسەر خەلکێ سڤک بکێ و بەرەنگێکی گەلێکی سڤک خەلکێرە پێشکەش بکێ یا ئەم دەبینن بەریڤاژی vê گوتناهنەیە تەنێ برەنگێکی سەری سەدی 400 بلندکێ تەنێ برەنگێکی و یەک دەگیهێ وێ ڕاستەقینە و ئیرۆ ئارمانجش vê biryara هەنێ هەنە کاک جەمال ئەو ژی باوەریام دو ئارمانجی سەرەکەنە یەک ژێ و بەری خەلکێ بدنە کۆچبەریێ و یا دی چاوێ خەلکێ کێشە و خەڵەتیە سیاسی بگرن یەک و ئیرۆ دەڤەرێ برێڤەت چەن و تەنێ وا مژول بکەن بژیانە وایە ڕۆژانە کەکێ نیزارنۆها ئەv دو هەفتە زێدەترە و خۆپێشاندان لە ڕۆژاوایی کوردستانی تێکرد یعنی چ دەست هەلات بی گاباگ و پرسکرێکە کە گشتی یا هەڤوڵاتیان یا وڵاتیان دەبینە بە وا وڵاتیان ڕە دەکەوێ پەیوەندیەدە ژ بۆ چارەسەریا پرسکرێکێ حتا نەهاژی ڕێڤەبەریە خۆسەر لەگەڵ خۆپێشاندەران نەvê pirsê مناقەشە دەکە نەژی ji بۆ چارەسەریya vê pirsê gav hatine avêtin divê sekna rêveberiya xweser çawa dinirxîne بەڵێ کاک جەمال یعنی ئەنها دوی واریدەژی یعنی گۆر ئەگەداریە تەنێ ئەو خەلکێ چوبوون و ئیرۆل کۆلانانە چوبوون هێزی قەسە دێرە سەرۆکی وێرە دەخواستن هەڤڕوونشتنەکێ چێ بکەن دەنگێ خەلکێ بگهێنەوەی وەکو کەسێ یەکەمین خودی بریار ئیرۆ کۆنتڕۆلکردنا دەڤەرێدا
مخابن ئەویژی خۆیان شانیوانەدا بوو توشتێک نەخس بوونە دەستەی خەلکێدا یعنی عالیە مەسە دێڕەژی سێهوانە قەسەدەیە سیاسی بوارەژی ڕوونشت بوون ئەواژی تشتێک نەخست بوونە دەستەی بێ خەلکانێدا تەنێ هەرێکی تاویژێ سەر پشتایی دی یعنی ژوارت بێژن بریار جەم ڕێڤەبەریە و ئەمجی ئەمێن نەرینەوە بگەینە ڕێڤەبەریە تەڤلیک و قەسەد و مەسەد ئەون جهێ بریارێ و ئەوەی کارن بریارش جەموات دەرکەوێ و کارن وێ کێشانێ سەرەکە سەر خەلکێ سڤک بکەن لێ تەنێ ئەv وەکە گۆگەکێ دنە دەسەفد و وندا دەکەن ئەڤژی دێ خویاکردن ئیرۆ بریارێک سپاندنا و ئەو ئامادەیی جەموانینە vê biryara hinê bisekinênin an kêm bikin an daxwazê xelkê li ber çavê xwe bigirin ve ev tiştê jî dihêlê û xelk bi rojane derkevê û xelk nerazî bûna xwe bidê xuyakirin û li ber çava jî tê xuyakirin tê mueşir nîne ku birengekî li ser xelkê çareser bikin ji ber wilo jî xwenat neber xelkê û xelk jî berdewama derketina ser polana û hêzê siyasî jî piştgiriya ava derketina dikin û di baweriyam de ku halo bimêne wê encam li nebaş li ser erdê werne zelalkirin û werne xuyakirin û ev jî bi tabiat nakeve bin xizmeta kesî de û ne xelkê li wê derê de jî tenê dikeve bin xizmeta siyasetna bi rastî jî şaş yek û heta wekenha jî ji 12-15 sala heta wekenha feydê jê nehatiye dîtin tenê barê xelkê û barê hêzê siyasî û barê deverê tê girankirin siyaset neşer. Kek nîzar bawayekî Kurd ger tu bersiva min bidîn niha mesela xwe pêşan der dibêjin em ê li kolanan bimînin ev du hefte zêdetir xwe pêşandan natkin armanca wan jî zelal e dibêjin rêvebiriya xwe ser divê vê biryara xwe hilweşîne. Başa armanca rêvebiriya xwe ser çi ye? Yani ew pey çi armancê ye gava ku divê biryara xwe de berdewam. Armanca wê jê ew baweriya min de berî her tiştî lingê xwelser lingê xwe bihêlê ji ber yanî ji me jî nedûre wekû hêzên siyasî heta hevpeymaniya navdewletî yanî carna zelalî jî aniye ziman yanî ew alîkariya me ji rêveberiya xweser re ya ku dihêlê de aliyê mewadên sereke de çi em bêjin aliyê mazotê bê çi aliyê alîkariya xwarinê bê ew jî em nikarin îde berdewamî ew ê alîkarî jê re pêşkêş bikin dikaribe xwe ser lingê xwe bihêlê yadî ev dema ku îro hêzên Emerîkiyê ku ser wa hino qut dikin û kêm dikin ew jî wa neçar dikin di baweriyê min de ji ber xwe ser lingê xwe bihêlin ewî barî tavêjina serpişta xelkê û miletê li deverê. Yadî jî yek karî bêne ziman di vî warî de jî yanî armancê waş xwe xuyan e wekû ku niha berî demekê jî û berî divê hevpepînê jî me anî ziman yanî ew jî ew ku siyaset nedîne ez kevine ser pişta xelkê de û barê xelkê giran dikin siyaset ne ku sûd jê nayne wergirtin yanî ne carekê û ne zêdê dijara jî ev kiryarê hinê bi rastî jî li ser erdê tê nekirin yanî ev cihê firsê yanî xelkê ku niha me jî temaşe dikin û li cem me hemû ka jî cihê firsê ka ev siyaset ji bo çi tê nekirin yanî tenê ji armancê wa tê nexuyakirin xizmeta her kesî de ne tenê net xizmeta xelkê me û deverê me û miletê me de. Spasiyat etkim kekê nîzar ji Vîyena li gel me.